ساتی گەڕانەوەی 24 گەنجی کۆچبەری دەڤەری ڕاپەڕینە کە بە خەونی گەیشتن بە ئەوروپا وڵاتیان جێهێشت، بەڵام چارەنووس بڕیارێکی دیکەی بۆیان هەبوو. ئەوان سەرجەمیان لە لیبیا دەستگیر کران و دوای بینینی ئازار و ئەشکەنجە و مانەوەی کاتێکی زۆر لە زیندان دوجار گەڕانەوە زێدی خۆیان. دیمەنی شادبوونەوەی پەیڕەوە بە کەسوکارەکەی دایکی بە چاوی پڕ لە فرمێسکی خۆشیەوە دەڵێت ماوەی نزیکەی مانگێک بوو هیچ هەواڵێکیان لە کوڕەکەیان نەبوو. پەیڕەویش دەڵێت تەواو نائومێد ببوون، ئەشکەنجەی دەرونی و جەستەیی دەدران. دەژڵێت بەهۆی نەبوونی دەرفەتی کار کۆچیان کردووە بۆ ئەوەی داهاتوویەکی باشتر بۆ خۆیان دابین بکەن. ئێوە چەند شتێکتان هەیە کە بە کوڕەکەتان شاد بن؟ پێناسە ناکرێت بڵێم چی نازانم. ئەوەندە خۆشە، هەستێکی ئەوەندە خۆشە لەبەرەوەی 25 ڕۆژی هیچ خەبەرێکمان لێیان نەبوو. بەس بە درۆ دەرەسەی قاچاقچی چاوەڕێی هەواڵێک بوو. ئارێ وەڵا بەس تەنیا چاوەڕێی هەواڵێکی بووین کە بیبیستین هەر تەلەفۆنێک شتێک بەس بە درۆ دەرەسەی قاچاقچی نەمان دەزانی دەنا لەکوێ. هیچ ئومێدێکمان نەما بوو، ینی دەستمان لە خۆمان شر بوو کە کابرا دەهات پێی دەگوتین هەنی بێئەمەلی دەکردین تەعزیب نەفسی دەدان، دەیگوت پەنجەمۆرێکیان پێکردین نەمازانین پەنجەمۆرەکە چیە، دەیگوت ئەو پەنجەمۆرە هەتا وەکو دەمری لێرە دەبی کە مردیشی کەس نازانینەوە تەرمەکە لەکوێ. دەمانەویست داهاتوویەک بە خۆمان نابین کەین بەڵام قسمە نەبوو. یەکێکی تر لە کۆچبەرە گەڕاوەکانە و بە باوەشی دایک و باوکی شاد بووەتەوە. ئەحمەد باسی چیرۆکی ڕۆیشتن و دەستگیرکردنیان دەکات لە لیبیا. دایکی دەڵێت بە دۆخێکی سەخت و تاڵدا تێپەڕیون، جارێکی تر ڕێگا نادات کوڕەکەیان کۆچ بکات. ئەمە لێرە ڕۆشتین سەرەتا لێرە ڕۆشتین بەغداڕە ڕۆشتین بۆ میسر، لە میسر ترانزیتمانە بوو ڕۆشتین بۆ بنغازی، لە بنغازی 22 ساعت بە ساعرە ڕۆشتین، مەفرەزێکمان بۆ دانرا بە قەناسە و بە دەماچە و دەست درێژیمان کرا سەرێ و سوکاتیان پێدەکردین و جنێویان دەدان و لە ترابلس بۆ خوای هیچ قسمت گوزارێک نییە بۆ لانی گەنجەکان کە بڵێ لێرە دڵیان بە وڵاتەکان خۆش بوو دەرفەتێکی کاریان هەبێ و کارێکی سەر بەخۆیان هەبێ. مەعاشەکەشەوە دەیبینی 3-4 مانگان جارێک. باشە ئەتۆ هەست چۆنە کە بە کوڕەکەت شاد بووی؟ زۆر یەکەم جار سپاس بخوای، هەستێکی زۆر خۆشم هەیە ئەوڕۆ بە کوڕەکەم شاد بوومەوە. ئەمن نیازم نەبوو بەش پێشادنەوە، ئەمن ئەو مەیلەم نابوو بە کوڕی خۆم بینمەوە. جارێکە ڕێگای دەدەی بڕوا؟ نەخێر قەت هیوادارم ئەو دایک و بابانە لەو مینبەرەوە گوێیان لێبێ ئەبەدەن وەک من ئەو دەردی تاڵی مردنەی نەچێژن. ئەرەوەڵا زۆر پێخۆشحاڵین کە بە کوڕەکانی خۆماندا شاد بووینەوە و کوڕەکانمان هاتەوە و سوپاسی ئەو کەسانەش دەکەین کە حەزێتیان پێوە کێشاوە لەوێڕ ئەو کوڕەکانیان بۆ هێناوینەوانێ. بەرپرسی کۆمەڵەی پەنابەرە گەڕاوەکان دەڵێت جگا لەو 24 گەنجەی کە لە لیبیا دەستگیر کرابوون ئەمڕۆ گەڕانەوە ناو کەسوکارەکانیان نزیکەی 60 کەسی تر کە خەڵکی هەرێمی کوردستانن لە لیبیا و تونس و ئەرمینیا دەستگیر کراون و چارەنووسیشیان نادیارە. خەڵکی تری گیراوە هەم لە لیبیا هەم لە تونس هەم لە ئەرمینیا بەڵە هەمووی کوردن و بەڵە خەڵکی هەرێمی کوردستانن لەسەر و 60 کەسەوە گیراوە لە وڵاتانەی کە باسم کرد. ئێمە 24 کەسێنە کە لە مەتاری بەنغازی گیرمان خواردووە. لە سەرەتای ئەم ساڵەوە تاکو ئێستا زیاتر لە 5,000 هاوڵاتی هەرێمی کوردستانیان جێهێشتووە. لەو ڕێژەیەش نزیکەی 1100 کەس خەڵکی دەڤەری ڕاپەڕینن. بە پێی زانیاریەکان نزیکەی 60 کەسی تر کە خەڵکی هەرێمی کوردستان و لە ڕێگای کۆچکردنیان بەرەو ئەوروپا لە وڵاتانی لیبیا و تونس و ئەرمینیا دەستگیر کراون و تاکو ئێستا ئازاد نەکراون. هۆکاری سەرەکی کۆچی گەنجان و گرتنەبەری ڕێگای جۆرا و جۆر بۆ گەیشتن با وڵاتانی ئەوروپا نەبوونی دەرفەتی کار و خەمساردی دەسەڵاتدارانە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام ڕانیە.